کاک دکتۆریان من کابرایەکی متەدینم لەخوا بەزیاوێ لە فەرمانی خۆ پێغەمبەر صلی وسلم دەرناچم. ئەو فەرمانی خوایە بە قوربان ئەڵێ کەس گوناه ینی ئەم گوناحی چییە بەرپرسیار چییە کە دایکی غەڵەتی کردوم باجەکەی با ئەخوا کەشتی وای وتوە کاک دکتۆریان ینی خۆی گەورە فەرمێ بەرچی ئازاریانەی بۆ شوێ ئازاریان بەرەوانێ من حلێکی ئاسانم بۆ داناوە ینی نەربەشتومە سەرگەردان بێت و خەفەت خوات و لە سۆزی مناڵەکانیشمان بێبەش بێ ینی حلەکە ئاسانە بە خانەوە و فرۆشن و تەواو ئێمە چەند ساڵێکی زۆر دەردی کرێچێتیمان چێشت تاڵاوی دەربەدەری ینی باویش قەیچەکە ماوەی چێژ بزاوزان چەند ئازارەکەی ناخۆشە ئەو هەموو زووخاوی کردو بە دڵی ئێمە و ئەو هەموو خەڵکیە باویش خۆی کەمێک باجی تاوانەکانی خۆی بات و کەمێک خەفەت خوات. بەسە با کاک عەبدوڕەحمان واز لەوە بێنە با ئێمە عەکسی کەینەوە توخوا ئەگەر دایکی تۆ ئەو بەزمەی بە خێزانەکە بکردایە تۆ ئێستا بەس ڕاستگۆ بە لەگەڵما تەبریر و پاساو مهێنەرەوە بۆ ڕەفتارەکەی خۆت ئایا قبوڵ دەکرد تۆ خانوویەکتان هەیە وەرەسە بێ خانووەکە بفرۆشن ئەم ناچارە بکە بڵێ یابێ لێم جابیتەوە یابی و خانوو فرۆشن بۆی دایکی بکوێتە سەر جادە تو خوا ڕازیە بووی ئەخر کاک دکتۆریان فەرقی هەیە لەبەرەوەی ئەمان چەندها کەسی دەوڵەمەند ینی خزمی دەوڵەمەندیان هەیە ینی دایکی دەربەدەر نابێت ئەگەر وەکو دایکی من نییە حاڵەتەکەی ئەم ئەگەر دایکیشی لەو خانەوە ڕابێت و بیفرۆشین ئەتوانن براکانی و خزمەکانی هاوکاری بکەن و ئەتر بۆ دەربەدەرە بێت و پێ لەسەر جادە. باشە تۆ ئەڵەی ئەمە دایکی ئەم واز لە دایکی بێنێ پارەکە وەرگێ بکەوێتە سەر جادە تەسەورەکەی خاڵ و مام و ئامۆزا و پورزا ئەوە خۆشەوتە براکانی کرێچین براژنەکانیشیان وەکو براژنەکانی ئەم وەکو تۆ مسڕن کە بفرۆش لەوانش بابکیان نییە ئەوی شەرخەسوویانە ئەو لە تەڕەفێکی ترەوانێ ینی معقولە ئامۆزا و پورزا پارە بن یا ئەم ژنە لە خۆ بگرن لە کاتێکا بووکەکەی لە خۆی ناگرێت لە کاتێکا کچەکەی بەشداری کردو بە دەربەدەرکردنی ئەمە چ حەقێکە من تێ ناگەم ئەمە ئەم دایکی ئەم ئەگەر ئینسان ڕازگۆ بێ دایکی ئەمە و خەسووی توێ وەکو دایکی تۆ وایە ئەخوای گەورە فەرمی ئەڵێ تەنانن لەو پەڕی ناڕەحەتیە نەڵێ ئۆف یعنی ئەگەر ئینسان شیری پاک بێ مەفروزە دایکی ئەوە دایکی تۆش بێ بەو چاوە سەیری بکەیت بە دوای تۆڵەسەندنەوەیە نەگەڕی خی گەورە پێمانەڵێ من بۆیە زیاتر باسی هەواکەم تۆ هەر باسی دینەکەیت و ئەچیتە ئەهلی مزگەوت و مامۆسای ئاینی قسە و بۆ کات و بە نەزەریشتی باشە زانی بەڵام بە پراکتیک بە عەمەلیەوە تەطبیق ناکەی ئێ باشە خوا قبوڵەکە تۆ ئەمە بخەیتە سەر جادە خوا قبوڵەکە ئەم ڕقوکینە و بۆ و بەڕێژی ئەمیش تاوانبارکەیت و بە تەڵاقانی بێ لە کاتێکام هیچ گوناحێکی نییە ئەی خی گەورە قبوڵەکان کە پێمانەڵە لە ئێوە لە زەوی ڕەحم بەیە بکەن من لە ئاسمان ڕەحمتان پێەکەم کامە ڕەحمەکەی تۆیە بە ڕێزەکەم هەرجاکە تۆ بەدوای تۆڵەسەندنەوەیە ئەگەر ئەو گورگێ بێن تۆ لە شوێنێکی تر کە لەگەڵ جەنابتا دانیشتە وتە ئەمە گورجێکە و لە پێسی ئینسانە لە پێسی مەڕە ئێ باش ئەگەر تۆ وا بکەی ینی تۆ زەوی بە گورجێک و لە پێسی ینی کەواتە فەرقی چییە ینی گەورەی ئینسانەوەی لێبور دەبێ ئەزان گەورەی ئینسانەوەی لێبور دەبێت وەچ کاتێکیش لێبور دەبێت کە من هیچ دەسەڵاتێکم نەبوو خەڵک زۆڵمی لێ کردوم چه ئازایەتێکی تیا لێبور دەبم بەعکسەوە ئازایەتی و گەورەی مرۆڤ لەوەیە کە بەتوانە بێ کە دەسەڵاتی هەبێ کە بتوانێت تۆڵەی خۆی لە کەسانی تر بکاتەوە بەڵام لە ڕێی خوابی بەخشێت بۆ ناتوانین لە ڕێی خوابی بەخشی ئێ باش ئەم ئافرەتە ئەگەر ئێستا ئەم خانەوە بفرۆشن و بە قسەی تۆ بکە بۆی تەلاق نەدرێ مناڵەکانی باجە نەکەرم باجەکە یا تەلاق بدێ مناڵەکانیش باجەکەیەنە ئێمە گوناحیان چییە ئێ باش ئەگەر بکەوێتە سەر جادە تۆ تەسەورەکەی مرتاح بێ بۆ ئەوەی تەلاق نەدرێت تۆ ڕازی بکە بەڵام دایکی لەسەر جادە بێ و خەڵک چی پێیاڵێ ئەی قسەی خەڵک ناڵێن ئافرەتێک پیرێژنێکی هەبوو لەو تەمەنەوە خستیانە سەر جادە ئەی مناڵەکانە تۆ بیلەوە ناکەیتەوە سبێنی مناڵەکانیشە تۆ گەورە بێ بخەنە سەر جادە بڵێ وای لە نەنکمان کردووە ئێمانە نەنچین کاکە جان خەڵق قساکە زۆر جار خەڵک لە قسەی خەڵک سەدان کێشەی بۆ تووشە بێ ئەی تۆ بیلەوانە ناکەیتەوانێ